وەک دەڵێن هونەر ئاوێنەیە بۆ ناسینی کۆمەڵگا بە هاوکاری ستافی مروارەکانی غوربەت و گەڕان لە قوڵایی دەریای غوربەتدا مروارەیەکی بە نرخمان دیتەوە. دیارترین کارەکانی لەناو بینەردا کە مابێتەوە تاکو ئێستا بەلەمی ئەفسوناوی و شازادە بچکۆلە و پێڵاوی سوورە، بەکالۆریۆس و ماستەر لە بەرهەمهێنانی فیلمدا لە لەندەن. کەشخۆڵی هونەری پڕە لە کاری ناوازە و جوان. میوانەکەم درەوشاوەی سەرشان و شاشەی تیڤی و پشتی کامێرایە. لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوودا دەست بەکار بووە تاکو ئێستاش بەردەوامی هەیە. زیاتر لە 80 نووسین دەربارەی شانۆ و سینەمای کوردی، توێژینەوە و کۆڕ و ڕەخنەی شانۆی سینەمایی هەیە. 9 شانۆگەری وەرگێڕاوە لە ئەدەبی ئینگلیزی و عەرەبیەوە بۆ کوردی. خاوەن بەکالۆریۆسی ئەکادمیای هونەرە جوانەکانی بەغدایە. بەکالۆریۆس و ماستەر لە بەرهەمهێنانی فیلمدا لە لەندەن. کوڕی گەڕەکی سەر شەقامی شاری سلێمانیە. میوانەکەم ئەکتەرە، دەرههێنەرە، وەرگێڕە و بەرهەمهێنەر و ئەندازیاری دەنگیشە. ئەویش بە مانای وشە هونەرمەند ڕزگار کەریمە. ئەمسەیان بەخێر. سوپاس. ئەیمەنزێدان گەورە هونەرمەندی درامای سووری لە دوایین پۆستی بۆ سۆشەل میدیا نووسیوە درامای سووری وەک سێرکی لێ هاتووە. ئایا بەڕێزیشتان هەمان ڕاکان لەسەر درامای کوردی هەیە؟ من ناتوانم بڵێم درامای کوردی سێرکە، ئێمەش قسەی خۆمان ناکەین، نمونەکان لەوێنە، بەڵام لای من زنجیرە درامای کوردی کێشەی زۆر هەیە. وابزانم 10 ساڵ یا 15 ساڵ ژەبێ من چەند جارێک لەسەرم نووسی بەستە مەسەلەی زنجیرەی درامای کوردی. لە کوردستان زۆر بەهەڵە لە زنجیرە درامای کوردی تێکچوون. زنجیرەی درامای کوردی وازان بەزەبێ بۆ ڕەمەزان بێ. من تەقدیریان نەگرم، چونکە یەکەم بیر لەواکەنەوە ئەوانەڵێن ئەگەر ڕەمەزان بێ ئەبێ 30 حەڵقە بێ، لەبەرەوەی ڕێکلام پارە ئەهێنێت، لەبەرەوەی ئیشەکە بزنسە. من کاتی خۆی لەسەر مەسەلەی درامای تەلەڤیزیۆنی زنجیرەی درامای کوردی زۆرم نووسیوە. یەکێ لەو توێژینەوانەی کە کردومە ئەمێ لە ئەوروپا، لە ڕۆژئاوا، لە ئەمریکا، لە بریتانیا. درامای تەلەڤیزیۆنی چێ؟ درامای تەلەڤیزیۆنی ئەکرێت بە کۆمەڵێ بەشەوە. درامایەکیان پێڵێن درامای یەکبەشی، فیلمێکی یەکبەشی هۆلیوودی 1 سەعاتە فیلمەکە پیشانیە. درامای تەلەڤیزیۆنی ئەوەش ئەگرێتەوە مینی دراما ژەگرێتەوە. مینی دراما لە 4 حەڵقەوە بۆ 8 حەڵقە بۆ 12 حەڵقە تێگەی. ئەنجا دوای زنجیرەی درامایە، ئەنجا دوای سریالیە، سریالی کە وەکو ئیستێندەرس و ئەمانە کە بەردەوامە و ساڵهای ساڵە بەردەوامە. کاتی خۆی لەی من ئەوە بوو کە تۆ بۆچی تۆ کابرایەکی نووسەری ژیر وریایە 12 حەڵقەی جوانە نووسێ، بۆچی تۆ ئەهێنی ئەڵێی منە ئەو 12 حەڵقەیە بەش ناکا بۆم کە بە 30 تێگەی. کە بڵێ مەسەلەی سێرکەکە لێرایە، بڵێ مەسەلەی سێرکەکە لێرایە، هەمومانەبی بە مهەڕیج لێرە وەک نووسەری کێ پێیەکا بەسی مەبەستان. مەسەلەی بزنسمانەکان و تەلەڤیزیۆنەکانی کوردستان پێیەکەن. مەسەن تەلەڤیزیۆنەکانی کوردستان پێویستە بزنسمان و ڕێکلامە، تێگەی پێویستە بە ڕەمەزانە، وازان دراما هەرێ ڕەمەزان بێ. کاکە بۆچی تۆ درامایەکی جوانی 8 حەڵقەی نایەنی لە نەورۆزان بۆ لێی نایت؟ 8 حەڵقەی جوان مینی درامایەک. مەسەلەن بۆچی تۆ مینی درامایەکی 12 حەڵقەی نایەنی یا سیتکۆمێک نایەنی لە کریسمسان لێی؟ بۆ بێ هەر ڕەمەزان بێ؟ بۆ درامای تەلەڤیزیۆنی ئەبێ ئیلا بە ڕەمەزانە نووسانێتەوە؟ ئەمە یەک. دووەمیش ئەگەر بڵێن جۆرێکە لە سێرک ئەیکوڵێنن بەڕاستی. تێگەی درامای کوردی کوڵانن نییە. مەسەلەن تۆ زنجیرە درامایەکی 30 حەڵقەیە کە چۆنەوە بە 2 مانگ ڕایەکێشی، چۆن؟ من تێناگەم چۆن بە 2 مانگ ڕایەکێشی. تۆ ئەگە بتوانین لە ڕۆژێکە وەک دەرهێنەرێکی بەتوانا، تێگەی وەک کروێکی بەتوانا کە بتێ زنجیرە درامەکە مۆرکێکی جیهانی وەربگرێ، تۆ لە ڕۆژێکە ئەتوانی 4 بۆ 6 دیمەن بکەیت.
ئەو ئەگاتە پێنج جیوانە 90 دیمەنی ڕاکێشەوە 20 ڕاکێشەوە ئەمە هونەری تەڵەخ نییە کاکە پڵانە نییە تێگەی کێشەکانی درامای کوردی بەڕاستی زۆر مەسەلەن من قسەم لەگەڵ بۆ نمونە قسەم لەگەڵ ئەو کەسانە کردووە کە ئیشەکەیان بەدەستە کۆمپانیان هەیە ئەوان درامان کاتن پێم تۆ ئەمە کێشەکانی منە لەگەڵ ئێوە ئەمە کێشەکانی درامایە یەکەم ئێوە ئەیکوڵێنن بە دوو ماڵتەوای کوتی بڵێ ئەیکوڵین دەبەرەوەی پێویستمان پارەی تێچێت دووهەم بۆچی ئەبێ درامایەکی 12 ئەڵقەین پێ بەسی ئەڵقە ئەڵێ نەئەخە بۆ ڕەمەزانەوە وەسایە پێویستمان پێکمە ڕێکلام پارەی تێگەی ئەمە یەکێک لەو کێشانی من ئەسڵ لەگەڵیانی تێگەی لەگەڵیانی ئەخر مامۆستایان زەمانێک کەوا تێکەوتوین ئەگەر پارەکە نەبێ ئیشەکەش ناڕا بڕێوە ئەزانم ئەوەن خان ئەزانم بەڵام تۆ خەڵک کە ڕەمەزان تەواو بێت ڕەمەزان تەواو بێت تا لە وڵاتە عەرەبیەکان کە ڕەمەزان تەواو بێت ڕێک دوایەوە دەست دەکەن بە درامای ساڵی داهاتوو تێگەی یعنی حسابیان بۆ کردووە کە تۆ لە ماوەی 11 مانگە ئەو درامایە حازەکەی کاکە 6 مانگ 4 مانگم بەرێ 5 مانگم بەرێ 6 مانگم بەرێ تۆ توێسی ئەڵقەوە 2 مانگ بۆ بکەم دوایش بە مایە مۆنتاجیکەم من بیستومە ئەڵێن کە ئەمە شتێکە لە هیچ وڵاتێک لە عالەمە ڕوویداوە من بیستومە ئەڵێن 1-2 ئەڵقە لەسەر تەلەڤیزۆن بووە مخرجەکە ئەڵقەی 5 و 6 حاتمی مۆنتاجە یا ئێدیتەرەکە مۆنتاجێک ئەخر چۆن ئەم زاتە وەرە ئەم زاتە وەرە ئەم چاو نەترسیە تۆ چۆن دەرهماکۆ 12 ئەڵقەی و حازر کردووە و لە کاتی ڕەمەزانە خەرکی مۆنتاجی ئەخر چۆن شتیوە تێگەی ئیشەکان ئەکادیمی نین بەو شێوەیە ئیش ناکرێت بەس مامۆستایان هەز ناکەیت من بە خۆم ئازانم هەز ناکەیت هەتا ئەکادیمی تربی واد لێیە هەموو ئیشەکەت بەدڵ نابێت نا تۆ سەریکە من باسی زنجیرە درامای میسری بۆ زنجیرە درامای میسری لەگەڵ زنجیرە درامای سوودی سینەماییەن دەرهێنرێت سینەماییە نەک تەلەڤیزۆنیە تێگەی ئەوە نییە مەسەڵەن 3 کامێرەدانێ ئاڵی فڵان دیالۆژەکە بڵێ لە دوو لاوە بیگرە بڵێ خواحافیز نە سینەماییەن تەمسیلەکرێ 3 کامێرە لەوەیە میدیۆم کلۆزی گیرێ کلۆز ئاپی گیرێ سیفتی شۆت واید شۆتە گیرێ جاریوای کرێنە گیرێ تێگەی جاریوای تراک بەکارێنرێ لە یەک دیمەدا یعنی بە شێوەیەکی سینەماییەکەن بۆیە مەسەڵەن لە ساڵانی ڕابردووە درامای سووری بەرەو پێشەوە هۆی ئەمەیەکێ لەو کێشەکان کێشەیەکی تریژەوەیە ئەو بۆچی ئێمە ئەبێ درامای تورکی بێنین و درامای نازان کۆری بێنین زۆر ڕاستە هەموو بۆچی دۆبلاجێکی زۆر زۆر بێمانایەکەن ئەکتەرەکە مافی کوڕەکەی کە لایڤ ڤۆیس ئۆڤەرەکە کە دەنگەکەی تەجلیل کردووە مافی ئەکتەرەکەی خواردووە کە تۆ گوێ لە تەمسیلە نواندنە کۆریەکە ئەگریت بە زمانی کۆری تێگەی کە گوێی لێگری سەیرەکەی کوردەکە کە دۆبلاجەکەی کردو بە پەلەش کردوێتی سەرەکەی مافی ئەکتەرەکەی خواردووە مافی ئەکتەرەکەی کوشتووە دوایەوە زۆر ناخۆش نازانم زۆر ناخۆش دۆبلاجەکە باش مامۆستایان با لە دراماوە بینە سەر سینەما هۆکاری نەبوونی سینەمای مناڵ چیە لە باشوور ئایا سینەمای مناڵانمان هەیە یاخودنا بە نسبەت سینەمای مناڵانەوە ئێمە چەند فیلمێکی مناڵانمانەیە چەند فیلمێکە و فیلمەکانیش دیارن کێکردوونی تێگەی من بە نسبەت سینەمای مناڵانەوە کاتی خۆی باسی 1970 ساڵی 1970 چوومە تاران لە تاران سینەمای مناڵانە بوو سینەما بیناکە هەبوو سینەماکە ئەچوی سەری فیلم دەکەن یەکێ لەو فیلمانەی کە دیم لەوێ ناوی ببینرێ بوو فیلمێکی زۆر زۆر جوان ئەجا دوای خۆیان گێرانەکە فیلمی مناڵانیان هەیە سینەمای مناڵانیان هەیە شوێنی پێشکەشکردنی مناڵانیان هەیە تێگەی من ئەم توێژینەوەیەکمەی لەسەر سینەمای نەتەوەیەتی مناڵانی کورد چۆن سینەمای نەتەوایەتی مناڵانی کورد دروست کرد یەکێک لە هەرە کێشە گەورەکانی کە ئێمە بۆچی سینەمای مناڵانی کوردمان نییە وەک سینەما ئەگەرێتەوە بۆ حکومەت و پارتەکان ئەم دوانە یەکەم تاوانباری گەورەی نەبوونی کووردە کە سینەمای مناڵانی نییە
چۆن ئێمە بچین مەسەرەن ئەو شتانە چارەسەرکردن. یەکێ لەو کێشانە چییە؟ حکوومەتی کوردستان سینتانکی نییە، دەستگای توێژینەوەی نییە، تەنها کۆمەڵی ڕایشکاری هەیە، ڕێی وزەرا کۆمەڵی ڕایشکاری خۆی هەیە، سەرۆک کۆمەڵی ڕایشکاری هەیە، مەسەڵەن سەرۆکی فڵان حیزب ڕایشکاری خۆی هەیە. ئێمە پێویستمان بە سینتانکە، پێویستمان بە دەستگای توێژینەوەیە. من ئەمە 25 ساڵە قسەیم کردووە نووسیوە، 25 ساڵەوە پێش باسم کردووە. ئەگەر ئێمە دەستگای توێژینەوەی نەتەوایەتی کوردیمان هەبێ، لەناو دەستگای توێژینەوەیە پسپۆر هەن، لەو پسپۆرانە ئەتوان بێن دانیشتن بڵێن کاکە ئێمە چۆن لە ساڵی 2030 سینەمای نەتەوایەتی ناڵانی کورد دروستکەین. تێگەی 11 ساڵی کە 12 ساڵی کە چۆنی دروستکەین. یەکێ لە شتەکان چییە؟ یەکێ لە هەر شتە گرنگەکان ئەوەیە مەسەڵی سەرمایە و بودجە و پارەیە کە پێویستە دەوڵەت سەرفی کا بۆ هەرێ ڕێکخراوی گرنگ. دوو هەم کردنەوەی وەرکشۆپی مناڵان، مناڵ پەروەردەکەی وەک ئاکتەر. تێگەی من ئەڵێم کردنەوەی وەرکشۆپی مناڵان، من لە بەریتانیا نەک وەرکشۆپی نواندنم بە مناڵان وتۆتەوە، من کامێرەشم ماڵی دەست مناڵەوتمە خۆ فلیم بکەن. ئێستا فستیڤالێکەیە لە لەندەن پێڵن ئینتەرناشناڵ چڵدرن فلم فێستیڤاڵ، فلیم مناڵ کردوێتی بەس یەک کەس سەرپشتیانێکە، مامۆستایەکی درەما مەسەن مامۆستایەکی سینەما سەرپشتیەکە. مناڵەکان خۆیانێ نووسن، مناڵەکان خۆیان کامێرەکانکەن، مناڵەکان خۆیان مۆنتاجەکەن، خۆیان ڤیژوەڵ ئیفێکت و سپێشەل ئیفێکت دەکەن. فستیڤالەکە هەیە تێگەی کۆمەڵی فلیمی زۆر جوان نیشتن دیوە، مناڵەکان خۆیان هەم شتێکەکەن. من ئێستا بیرم لەوە کڕۆتەوە کە ئەم ساڵ لە خوایانبێ ئەم ساڵ خوایانبێ فلیمێکمی نیوەی لە مەغریبە بێ دەربارەی شەشەم گەنج، نیوەکەی تری هێنم بۆ مانچستەر دەربارەی دیسان شەشەم گەنجی مناڵی بەریتانی. چیرۆکەم ماوە بەخۆیان و خۆتان بینووسن ژیانتان، کێشەکانتان، کێشەی باوکودانی، کێشەی قوتابخانە، چی پێویستە، کێشەکان تۆ پێم بڵێ تۆ چیت لە ئێمە ئەوێ لە ئێمەی گەورەکان. تێگەی من خۆم بە هەردوو گروپی مناڵانەکان وتوتمە ئێوە ئەبێ فلیمەکە بنووسن، من دەریێنم و بەنامێن. تێگەی ئەوەیشکە لەو شتانە کە هێنامەوتم مەسەلەی ئامادەکردنی ئەکتەریمدا. شتێکی تر ئەبێ ئێمە دەرهێنێت باشوانە بێ لە دنیای سینەمای مناڵان دەرهێنە ئەبێ بنێرێ بۆ ئەوروپا، بنێرێ بۆ ڕۆژاوە، ئەبێ ئەو دەرهێنەرە پەروەردەکەین. ئەمە هەموو ئیشی دەوڵەتە. بەس مۆسەگیان ئەوەنی من دیقەتم داوە بە تایبەتی لە بواری سینەمایە، ئەوەی ئەچێت کۆرسێک لە وڵاتی ئێرانەکە دێتەوە زۆر بە گەورەتری دانێن، وەک لەوەی ئێمە کە لە بەریتانیا ڕۆنەوە کۆرسێکی ماستەری دکتۆرامان پێدێت. من لەم نهێنیە ناکەم، ئەزانم وڵاتی ئێران وڵاتی سینەمایە بەڵێەوە، بەڵام پێم وابێ ئەم وڵاتە زلیێزانی ئێسش کە یان ناسین و ناویان هەیە لە دنیاە کاری زۆر جوانەکەن، داهێنانی زۆر جوانیشەکەن. پێم وابە زۆرینەی داهێنانەکان ئێمە لەمانەوە فێربین. من ئەزانی چی لەو پرسایی تۆ دەمێکە بۆنی شتێکم کردووە، ساڵانێکی زۆر زۆرە بۆری ئەوم کردووە. ئەم قسەی تۆ زۆر ڕاستە، هەر کەسێ لە تاران کۆرسێکی مەکتەبی شەویشی خوێن بێ لای ئەوانەوەی بە دەرهێنەرێکی گەورە. تێگەی من بیستومە لە سلێمانی کەسانێکان خۆیان بە هونەرمەند دەزانن یا نازانم مهندسی سەڵتن یا چین، کەسانێک بە من تەنانەت بە منی ئەوتۆنتیانەوە باکۆ ماستەری نییە، ئێمە نامانێ بێ لە زنجیرە درامای کوردیا لای ئێمە ئیشکا و بێتەوە بۆ کوردستان و ئیشکاوی مە ڕازی نین. مەسەڵەن ئەو جەماعەتی کە پرۆدیسەری ئەو زنجیرە درامایە کرۆ، من داوام لێکرا بچمۆ لە زنجیرە درامایەکە ببم بە دیاریدەدەری دەرهێنەر و هینیش بکەم دەورێکیشت بین. کابرایەکی خۆشویست، هاوڕێکی زۆر خۆشویست حەز دەیان داهێنێ. ئەلۆ جۆرە کەسانە قسەیان تیا کردووە کە کاکە ئەوانەی ئەوروپا دەیانێ درۆکەن، ڕزگار کەریم ماستەری نییە، ماستەری نییە و هیچی نییە. بەڵام بەڵام ئەچێ قسەکەی تۆ ڕاستە، بەڵام ئەچێ لە ئێرانەوە کابرایە گەێنێ ئەڵێ ئیتر ئەمە لای ئەمە ئیتر گەورەترین هونەرمەندی دنیایە. تێگەی باش مامۆستاگیان با بڵێن لەبەرەوەی زۆرت لەڵایە زۆر گلێوی گازندت پێیە، با من ئەم پرسیارەت بە شوەیەکی تر لێ بکەم. ئایا سینەمای کوردیمان هەیە یاخود فیلمی کوردیمان؟ ئەم باسە زۆرە کێشێ، مەویرە ئاو زۆرە کێشێ، ئەم باسە زۆرە کێشێ، مەویرە ئاو زۆرە کێشێ. مەسەڵەی ئەم من دەمێکە ئەبیستم هەنێک کەس دەڵێ کورد سینەمای نییە و کورد فلیمی هەیە، فلیمی سینەما فلیمی
کوردیمانەیە بەڵام سینەمای کوردیمانەیە. من لەم ماوەی پێشووکە بەو ساڵنیەک خایانی بەهۆی هاوینەکانی تێکەوە ماسەرێکم تەواو کرد. لە ماسەرەکە گەشتمە ئەو توێژینەوەی ئەو ئەنجامەی کە کورد سینەمای هەیە. ئێستاش خەریکی کتێبێکم ویستم ئەو کتێبە بکەم بە من تیۆری خۆمە ئەو تیۆری خۆمە خۆم پێی گەشتم لە دیراسە و لە خوێندنەوە لە ماندووبوونی ساڵۆنیەکی ڕابردوو گەشتمە ئەو قەناعەتەی کە کورد سینەما هەیە و ئەتوانم ئیسپاتیکەم تێگەی ئەتوانم ئیسپاتیکەم. ئەم مەوزوعە زۆرە بە حەزەکەم بە وردی بێمە سەری بەس ئەمە کورد حاڵە تێگەشتووە لە مەسەلەی سینەمای کوردیا و زۆربەی ئەو کەسانش کە باسی سینەمای کوردیەکەڵن سینەمای نییە هەم بە هەڵە تێگەشتن بۆ چکە تۆ ئەچی چێکەی تۆ سینەمای کوردی مقارنەکەی بە سینەمای یەکەم. جا ئێستا باسی تیۆریەکە عالێرەوە دەست بکە باسی ئەوەت بۆکەم. سینەمای یەکەم یعنی سینەمای هۆلیوود سینەمای ئیندستری مافم لێ بەسەر. سینەمای دووەم یعنی سینەمای ئەوروپی حەقی ئەوەشم هەیە. سینەمایەکەیە لە بینی سینەمای دووەم و سینەمای سێما پێڵێن ماینەر سینەما کە زۆر بەهێزە لە بینی سینەمای ئەوروپی و سینەمای سێمە یاریەکە هەم بەشێکە لە سینەمای سێم. سینەمای سێم چیە؟ سینەمای سێم سینەمای وڵاتانی سێهەم نییە. دوو کتێبی زۆر گرنگەیە کە لەو دوو کتێبەیان زیاتر گەشتەوە ئەو قەناعەتە. کتێبێکی پێڵێن فیلم تیۆری ئەن ئینترۆدەکشن کابرایەک نووسێتی ناوی ڕۆبەرت ستامە. کتێبێکی تریش ژێڵێ فیلم تیۆری ئەن فیلۆسۆفی دە کی تینکەرز باسی فەلسەفەی سینەما و باسی زانستی سینەماکە اینجا باسی تیۆری سینەماکە ئەمانە. لێرە گەشتمە ئەو ڕادەیە کە کاتی خۆی لە ساڵانی 60 لە بێرمینگهام گروپێک هەبووە. ئەم گروپە بەو پێی کە بەریتانیا پرێتی لە کەمەنەتەوایەتەکانی تر ئەم گروپە گەشتە ئەو ڕادەی شتێکیان دۆزیوەتەوە. ئەو شتە پێڵێتی The Rise of Cultural Studies یعنی هەڵساندنی دیراسەی کولتوری خوێندنی کولتوری. ئەم فەلسەفەیە لە چی هاتووە؟ ئەم فەلسەفەی ئەڵێن لە مارکسیزمەوە ڕووی هەڵداوە پاشان لە سیمیۆتیک مارکسیز و سیمۆتیکەوە ئەم شتات ئەمە مەسایلی زۆر قوڵ و زانستی و فەلسەفیە. بەڵام شەکاتەکە دەوانە بێ بووی بینەری ئاسایش لێمان تێ بکاتە ئەم قسانەکە باسیێکی بەڕاستی. من ئەسانجی باسی وەکەم کورد سینەمای هەیە لەبەرەوە ئەمێ تۆ ڕێگان بەی وردەوردا بچمە ناو باسەکەەوە لە بەهۆی دراسی کەڵچەریەوە لە شستەکانە لە بێرمینگهام وەکوتم ئەو دیراسی کەڵچەریە لە مارکسیزم و سیمۆتیک و سەری هەڵا دوایی چی هاتە نایەوە؟ فیمینیزم هاتە نایەوە. دوایەوە ڕەخنەی ڕەگەزی مرۆڤایەتی تێبە یعنی وتیان باسی هەموو مرۆڤایەتی بکەین هەموو ئەو کەسانە ئەو کەمەنەتانەی کە لێرە هەن وەحاصل لەوە درێژەی دایەمێ ئەم دیراسی کەڵچەری مرۆڤایەتیانەی کە لە بەریتانیا وتۆ دەڕوویە گەشەی کرد و چۆ ساڵی هەفتە دراسی گاتەکە پێش و پیانەوت کەڵچەر ستەدی چوە ناو توێژینەوەی ئەکادمیەوە چۆ ناو زانکۆکانەوە. لێرەوە بیان لەوە کردووتیانە چۆن ڕێگا خۆشکەین شوێن خۆشکەین بۆ کەمەنەتوایەتەکان سپیس چکە لەبەری خینکێن ناو لە ناو کۆمەڵگای بەریتانیا. مەسەلەن بۆ نمونە باسی ئەکتەرە من بەبیری نییە هەتا کۆتایی ساڵانی 90 لە بریتانیا ئەگەر ئەکتەرێک بێگانە ئەکسنتەکەی زۆر باش نەبووایە دەوریان نەهەیە. کاتێ پێویستان بە ئەکتەری کورد و فارس و تورک و پاکستانی هەیە یا عەرەب هەیە کاتێ پێویستان پێبوو کە ڕۆڵێکی بەسیتی وەرگرتایە لە یەکێنەکانە مەجبور بوونایە بیانایە ئەو کاتە ئاتنیان و بە کوردێکیان وەرە کاکە دەور بینە یعنی چۆن ئەڵێ چۆن ڕێگەزپەرستێکی شاراوە و فەرق و فروقێ دەستکردنیشتێکی شاراوە بوو. بەڵام ئێستا سێ دەکەی بەهۆی ئەم دیراسی مۆڵتیکەڵچرالیزم و بەهۆی ئەم دیراسی
سینەمای سێم و ئەوانەوە ئێستا سێرەکێتە لە هۆلیوود دوشسان فلیمەکە ئەرجەنتینیە یا بەرازیلیە فلیم سینی چین چۆتە ناو هۆلیوود و فلیمەکە پارێک خسوتە کار بۆ ئەوەی کە سەرمان تێک نەچێ سینەمای سێم ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە بەهۆی سۆشال ساینس چۆن زانستی کۆمەڵایەتی هاتەکان ئەنجا لێرە دوو کەس بوونە سەبەبی ئەوەی کە سینەمای سێم دروستبیان تووشە ئەرجەنتینی بوو. بۆچی سینەمای سێم دروست بوو؟ سینەمای سێم دروست بوو چکە سینەمای سێم دژی هۆلیوود دروست بوو نەکرد دژی هۆلیوود بوو دژی ئەوروپاش. ئەو سینەمایە دەودە گەشەی کرد بوو بە ترانسناشنال سینەما نازانم بە کوردی بیکەین بەچی ترانسناشنال سینەما کە سینەمایەکی سۆسیۆ کەڵچرالی بوو یعنی دیسانم سینەمایەکی کۆمەڵایەتی کەڵچەری بوو. ئەم دوو کەسە یەکە ناوی فێرناندۆ سۆلانەسە یەکیشە ناوی ئۆکتاڤیۆ گێتینۆیە. ئەم دوانە هاتن وتیان کاکە ڕاوەستن نابێ لەسەر مەسەڵەی کۆلۆنیالیزم ئیمپریالیزم هەموو ئەم وڵاتانەی ئێمەی داگیر کردووە. ئیمپریالیزم ئێستا باسی چیمان بۆکە بە شێوەیەکی باسی گلۆبەڵایزیشنمان بۆکە بەڵام ئەم گلۆبەڵایزیشنی کە ئەمان باسیەکەن ئەمریکانایزیشنە یعنی وەن وەی تکتە. تۆ فلیمی هۆلیوود بێنە ئەمە لە سلێمانی ئیکڕم لێ ئێم لە کەراچی ئیکڕم لێم لە مۆراکۆ و لە زەمچوو لە هەموو عالەم لێم بەڵام تۆ بۆ نییە فلیمی خۆ بێنی من لە ئەمریکا لێبە. ئەمان دژی ئەوە وەستانە وتیان مەسەلەی کە ئێستا باسی گلۆبەڵایزیشن و نازانم ئەمە ئەکەن ئەمە یەک تکتێکی فڕۆکەیەکە یەک وەیە بەس ئەڕوا ناگەڕێتەوە. ئەمان هەستان فەلسەفەی سینەمای سێمیان دروست کرد. باشە سینەمای سێهم لە بنەڕەتە سینەمایەکی گەریلایە شۆڕژگەڕیە پێگەی کە بەرهەمهێنانەکەی بەرهەمهێنانێکی گروپی بووە. گروپی چۆن مەسەڵەن کۆمەڵی ڕێکخراوە ڕێکەوتون کە فلیمە بکەن کە ئەم فلیمەشان هین کردووە چاوەڕێی هیچ کەسیشان نەکردووە نە دەوڵەت نە هیچ کەسی یارمەتیان بە خۆیان کاری بڵاوکردنەوەیان گرتۆتە ئەستێکەکان خۆیان سینەمایان بۆ دۆزیێتەوە خۆیان مەسەڵەن من بەڕاستی فیلمێکم دی 2500 کەس سەیدێک 2500 کەس سەیدێک مەبەستە چیە 2500 کەس لە مەلعەبێکی گەورەیە سەری فلیمێکی شۆڕژگەریانە کرد. ئەو فلیمە لە جامعە تەماشام کردووە بەس ئەمەیە بیرم نەچێ ئەجا دوای لێرە چی دروست بوو لێرە لە سینەما بۆ ئەو ژمارەیەت بەلاوە 2000 خۆچاری وا بە لەوە زۆرتر بینەریان هەبووە. لەنا تۆ سینەمایەک لەناو پێشکەوتنی وڵاتی دنیایە کوژەمی بڕارەوەی 1500 کوسێت 1600 کوسێت باسی ئەوە کەمەڵەوە کە سینەمای شۆڕژگەری کە جۆرێکە لە جۆرەکانی سینەمای سێهم لە زۆرتیمی 2500 زۆرە سەیر فلیمەکە تێگەین چکە تو ئەوە دەست داکەێ مەسەن لێرە جوڵانەوەی کاتێکۆی جوڵانەوەیەکە لەو بینانەیە دروست دەبێ پێڵێن جوڵانەوەی سەربەخۆیی فلیم independent filmmakers ئەو جوڵانەوەیە دوو کەسە بن یەکیان ناوی سانتیاگۆ ئەلڤا دێیزیە کوبی بووە یەکیان ناوی کریس مارکەرە. ئەم دوانەش پیانەوە کردەوە ئێمە چۆن فلیمەکانمان بگەینە چەناڵ 4 ئێمە چۆن فلیمەکان بگەینە هۆلیوود ئێمە چۆن فلیمەکان بگەینمە کان کە ناتوانین مەجالی تیانە ئەم دوانە هەستان چیان کرد independent filmmaker فلیمسازی سەربەخۆی خۆیان دروست کرد هەردوویان قوتابیژن. ئێستا ئەم فلیمسازی سەربەخۆی هەموو دنیای گرتووەتەوە هەموو کەسێ خۆی بە فلیمێکری سەربەخۆ زانێ هەموو کەسێ دەوڵەتەکەی یارمەتی نایە هەموو کەسێ وڵاتەکەی یارمەتی نایە حیزبەکان یارمەتی نایە خۆی مەگیرفانی خۆی فلیمەکانەکە بۆ ئەوی بێمەوە سەر ئەوەی کە بڵێم بۆچی بۆ پێشتر ئەو بڕیارە نەبوو لای حکومەتەوە هەموو کەسێ بتوانێت فلیم دەرکات باسی ساڵانی 70 و ساڵانی 80 کەم کە دیجیتال بشت هێشتا یعنی هەموو کەسێ نێتوانی چۆن بتوانی مەسەڵەن تۆ فلیمێکی سینەمایی ئەوە کردایە فلیمێکی سینەمایی ئەو کاتانە
پێویستی بە بەلایانی کە بۆ بەلایانی کە پێویستی بە 2 ملیۆن دۆلار و پاوەدا بۆ تا توانین بیکەیت من نابووم ئەم بیست کە دەرهێنەری ئیتالی خانۆکەی فرۆشتووە نازانم چی فرۆشە تاکو فیلم کە ئەمانە چکەم کاتانە جا بۆی ئەزانین چی بۆ ئێمە لێرە سەرمان لێ تێک نەچێت کەوا سینەمای سێمەکە مەڵێم بنەماکانی سینەمای سێهەم لە سینەمای کوردیا هەیە لە هەموو فیلمە کوردیەکانمانە هەیە ئیندیپێندنت سینەما یان فیلمی نەنا سینەمای سێم و ماینەر سینەما ئەلەم جوان من بردۆزەکەی من تیۆرەکەی من ئێستا بە پەلەپەل باسیەکەم بە پەلەپەل نییە بردۆزەکەم زۆر دوورجێژم وردە وردە ئەیهێنم ئەی بەمە ئەو شوێنەی کە بۆچی سینەمای ئەفریقی سینەمای سێهەمە بۆچی سینەمای ئەرجەنتینی سینەمای سێهەمە بۆچی سینەمای مەغریبی سینەمای سێهەمە هەموو بنەماکانی ئەوان کە هەن خۆیان لە سینەمای ئەکسێنتە سینەما و سینەمای سێمە ئەبینەوە کەچی کوردیش هەمان بابەتی هەیە بۆچی ئەڵی سینەمای فەڵەستینی کەوابێ ئێستا من ئەمەیە جوابی ئەم پرسیارەوە کرد ئایا کورد فیلمی سینەمایی هەیە یاخود هەر فیلمی کوردی هەیە کورد بناغەی سینەمای کوردی هەیە یەکێ لە کێشەکانی ئێمە چییە یەکێ لە کێشەکانی ئێمە ئەوەیە کە 25 ساڵە باسی بە زمانی بێگانە شت نانووسین لەسەر فیلمەکانمان فستیڤاڵی سینەماکەین کامێرایەکی بێگانە نایەنین دوو مەقالە بە ئینگلیزی بە فەڕەنسی بە ئیتاڵی بە ڕووسی بنووسێ فستیڤاڵی شانۆکەین لە کوردستان کامێرایەک نایەنین بە ئینگلیزی سێنووسێ هەرهەمی بە کوردی و لە ڕۆژنامە کوردەکانە ئەڕوا من یەک پرسیارە لێەکەم پرسیاریش نیوەڵە قوتابی یابانی هەبوو بە منی و تۆ وتێتی من حەزەکەم ئاگاداری سینەمای کوردی بکەم کوردی بنووشێ لە سینەمای کوردی بنووسم تۆ چیت هەیە نووسین بە ئینگلیزی من کەوتو پرسێن بۆ تۆ وەڵی نووسینی ئەکادمی بە ئینگلیزی زۆ کەمانێت کۆمەڵێ ڕەخنەگریش ناوانی کە ڕیڤیۆ نووسنوانی کە پێزۆرن کۆمەڵێ شتی جوانیان لەسەر فیلمەکانی کورد نووسیوە لە فستیڤاڵی کان و سان سباستیان و ئەمانەیە ئیتر ئەوانە مێ ئەو هیچ شتێکم لەبەردەستان نییە کابرایەکی کورد وەکو کابرایەکی فەڵەستینی کابرایەکی فەڵەستینی کە هەستاوە هاتووە دانەیەک نین دوان نووسیان نین تەڵەبەر لە ئەوروپا لەدایک بوون هەستاوە باستەری کردووە یەک بەحسی جوانی نووسیۆ ناردێت خست ناو زانکۆکانەوە من یەک چیرۆکردبووی جەڕمەوەم چیرۆکە پەیوەندی بە هونەرسەلیمەوە هەیە ئێمە لە لەندەن کە باستەرمان کرد شەوی ئەرمەنیمانە بوو شەوێک چین بۆ ڕێستۆرانتێکی ئەرمەنی جا لەیە فیلمێکی جوانی ئەرمەنیمان لێە جا خواردنی ئەرمەنیمانە تێگەی جا دوای شەوێکی فەڵەستینی شەوێکی ئەوە هات لەسەر ئەوەی کە کۆمەڵێک کچی ئەرمەنی و پۆڵۆنی و ئەڵمانی هاتم داوایان لە من وتیان ئەمانەوەیە شەوێکی کوردی دروستکەین زۆ بەلامانەوە گرنگە فیلمێکە نایڤێت پۆتکان لێمۆنە هی کامرایەکە نای هونەرسەلیمە لە ئەرمینیا کردێتی ئەمانەیە ئەو فیلمە لێڕێ زۆرم پێخۆڵتم هونەرسەلیم هاوڕێمە ناسم کێشە نییە بڕۆن لێبن وتر ئاخر بڕۆن لێبن لە کوێ دەستمان بکەین تێگەی تۆ سەری باسی چێکەم باسی ئۆرگەنایزی نەکەم باسی بەڕێوەبردن نەکەم من نە تەلەفۆنی هونەرسەلیم لایە ئیمێڵێکی یاوەتێکی 20 ساڵەوە پێشە خۆشی وتی پێوتمتی من بەڕاستی ئیمێڵشت براکەم جوابی هاتۆ ئەمە لە 2010 قسەی بوو جوابی ئیمێڵش نایەمەوە من چۆن ئێستا هونەرسەلیم بدۆزمەوە کە ئەم کچە ئەڵمانی و ئەرمەنی و پۆڵۆنی و شتانە ئەیانێ ئێوارەیەکی زۆر جوانی بکەن و بەتایبەتی لەسەر فیلمی ڤۆدکا لێمەوە خۆ من ئەمتوانی لەو کاتەیە بچم پێشمتون دەتوانم یەک دراسی گەورە لەسەر سینەمای کوردی و بڵئەخەس فیلمەکانی هونەرسەلیم بۆ ئێوە پێشکەش بکەم کێشەکانی ئێمە ئالێرایە باسی چی بکرد باسی زمانی بێگانەم بۆ کردوتم ئەگەر ئێمە بە زمانی بێگانە من لە فستیڤاڵی سلێمانی فستیڤاڵی سینەما لە سلێمانی پیاوەتم ئەتوانی شتێ بنووسن نانە لە منش نانووسم ئێوە ئەگەر پێویستان پێکی نووسەرێکی بەریتانیتان بۆ نێرم خزمەتیکەن یارمەتی بن پارەی بن باکە هاتووە شتێکی گەورە لەسەر فستیڤاڵی سلێمانی بنووسن نایەنێ نایکەن نە لە شانۆ نە لە نایەنێ من خۆم تووشی ئەو کێشەیە بووم کاتێک لە زانکۆ بووم لەسەر جازە وایە هەموو یەکێکمان تەڵان هەر ساڵە و لەسەر چەند ساڵە دەبوایەمان نووسایە ساڵی کۆتاییمان دەبوایە راپۆرتمان لەسەر ستایڵ و گۆرانی مۆسیقای جاز بکات من لەناو
طبعا لە ناو هەموو ئەو ساڵەیە خۆم و تەنها خوێندکاری کتر وتیان کوردە ئەویش دڵم خۆش بوو کە خوێندکارێکی کورد دەناسم کە چوون بۆ لای باردینی دەرچوو ئەویش هەر بە ئینگلیزیەکە قسەمانەکرد لەبەر لە یەکتری تێناگەشتین بەداخەوە باس لە جاز کرا باس لە مۆسیقای کوردی کرا ئەتر طبعا هەر کەسێمەش پڕ بوو لە خوێندکاری میلەتانی تر هەر کەسە بتوانێت هیچ نەبێ پەرەگرافێکی 200-300 وشەیی بۆ نمونە 500 وشەیی لەسەر مۆسیقای خۆی باگراوندی مۆسیقای خۆی بە ئەنگلیزی بنووسێ بەڵام ئەبێ سەرچاوەکەی بنووسی لەکوێوە هاتووە باوەڕ بێ مامۆستایان گوگڵ و نازانم یوتیوب و فەیسبوک کۆکی و ئەم دیواتیم کرد پەیوەندیم بە زۆر لە مۆسیقەکانیشەوە کرد لە گۆرانی بێژان لەوانە بەس هەر چۆنێک بێ بەلایانی کەم وەسەدوشەیەکم دەنێ من بتوانم لەسەر جاز بیخەمە ڕاپۆرتەکەمەوە خۆمی شاناسی پێوەکەم لە پۆلەکەما کە بڵێم ئێمەش جازمان هەیە یاخود لەو شتانە پەیوەندی بە هەر کەسێکەوەی کرد بۆ نمونە منەم و مامۆستا ڕزگار ئەو شتە تۆ ئەدنادم بۆ لای مامۆستایەکتر ئەوەی نادم بۆ لای مامۆستایەکتر ئەوە هەتا ئەهاتمەوە سەرەی تۆ دوای اعترافتەکرێ و ئەمەریان پێویست ناکات کە ڕێنیمانە بەڕاستی زۆر تووشی ئەو خەیبەت ئەمەلە ئەبین زۆر تووشی ئەو داڕەمانە ئەبین من تەسەوڕەکەم هەنێ جار خەتای خۆمان لێ باشە من دێم بە کوردیشتە نووسمەوە قەیچێکە بۆ هەوڵێ نەدەم وەکو ئەگەر عەرەبیەکەم یاخود ئینگلیزیەکەم باش نییە بۆ پەیوەندی نەکەم بە کەسێکی ترەوە بێت ئەو مەقالەی من ئەینووسم بە جوانی هەمان مەقالەیە بیکات بە زمانێکی تر وەرگێڕێ بۆ سەر زمانێکی تر هەرچەنە ئێمە کێشەی مەسادر سەرچاوی کتێبمان زۆر زۆرە ئەو کاتەش لە شاری سلێمانی کە راپۆرتمانە کرد بۆ پەیمانگای پلە جوانەکان کوردی نەبوو دەبوایە بگەڕاینایە سەرچاوە عەرەبیەکانمان بکردایە تەرجمە بکردایە بۆ سەر کوردی هێندەی من لە هونەرمەندەکانە بیان ناسم لە نزیکەوە لە هەموو بوارەکانی هونەرە هەمان کێشەمان هەیە خۆی ئەزاین چی بن ئێستا بۆیە وتم بە پەلە باسی ئەوم کە براغی سینەمای کوردیمان هەیە توانین سینەمای کوردی دانێ بە پەلە باسم کرد بە پەلە باسم کرد یەکێ لەو هۆکارەکان ئەوەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە بە زمانی بێگانە ناین باسی فلیمەکانی خۆمان کرد مەسەڵەن بۆچی سینەمای سێم بۆچی ئێمە کورد سینەمای سێممانێت تەواو ئێمە لە سینەمای سێمین ئێمە شوق سینەمای ئەرجنتین و کۆبی بەڵام هەر بە سینەماش سینەمایە بەڵێ سینەمایە بەڵام سینەمای هۆلیوود نییە سینەمای دووهەم نییە سینەمای ئەوروپا نییە ئێمە سینەمای ئیتالی نین سینەمای فەڕەنسی نین ئێمە سینەمای کەڵچڕالی سینەمای کەڵچڕالی ئینتەرناشناڵی هەی وجودمان هەیە خەڵاتمان بردوتەوە خەڵاتی دنیامان بردوتەوە یەکێ لە بنەماکانی ئەو سینەمایە چییە بنەما فەرسەدەکانی باسی بنەما فەرسەدەکانێکە کابراایەکی نایە حەمید نەفیسیە کتێبێکی باسی ئەکسەت سینەماکە ئەکسەت سینەما چییە مەسەڵەن ڤیژوەڵ ستایل باسی وێنەکانیەکە باسی میزان سێنەکە باسی مۆتیڤەکە باسی نەڕێتیڤ سترەکچەرەکەیەکە باسی هەمووی کە باس کاسێکەکەمەینەوە دەرهێنەری کورد هەموو ئەم فلیمانەی کرد و ئەم فلیمانەی هەیە لێرە ئەم ستەیتمێنتە ئەیە من ڕەخنم زۆر نووسۆ لەسەر سینەمای کوردی بەڵام لێرە ئەم ستەیتمێنتە دوای ئەوەی کە ئەوم بۆ دەرکەوت کە کورد سینەمای هەیە بناغی سینەمای کوردی هەیە من ئیتر بە چاوێکی ترەوە ئەڕوانمە فلیمە کوردیەکان ئەبێ بگەڕێنەوە بە چاوێکی ترەوە سەیری فلیمەکانی هەمویان بکەین بە هەمەنی خوبادی هونەر سەلیم یا مازبۆنێ هەموو بە چاوێکی ترەوە سەیری بکەین بە چاوێکی تازە سەیری بکەین بە چاوی سینەمای ماینەر و سێمەوە سەیری بکەین و دراسی لەسەر کوردی ئەبێ بە چاوێکی ترەوە سەیری بکەین چکە من کاتی خۆی حەزەکەم ئەمەش بڵێم من کاتی خۆی کریتیکەڵ ئەناڵایسیسم کردووە چوون ڕخنەی سایکۆلۆجیم گرتووە لە فلیمەکان ڕخنەی زمانەواریم گرتووە لە فلیمەکان جا دوایی هاتوون باسی تەکنیکی کامێرام کردووە لە فلیمەکانە کە ئەمە تەکنیکێکی توان بڵێ هۆلیوودیە یا ئەوروپیە لەمەوە ئەبێ بێن بە چاوی زانستی کۆمەڵایەتیەوە زانستی سینەماوە بێمەوە دیسانەوە سەری فلیمە کوردەکان بکەمەوە و بگەڕێنەوە سەریان و بزانم بۆچی کورد بناغی سینەمای هەیە لەبەر ئەم هۆیانە ئەم هۆیە فەلسەفیانە کە هەموو توێژەرەوەکانی دنیا و فەلسوفەکانی ئەمڕۆی سینەما بڵێن مەغریب سینەمای هەیە بڵێن ئەرجنتین سینەما هەیە کوردیش سینەما هەیە و فەڵەستینی سینەما هەیە نەنە باسی کورد دەکەم باسی سینەمای کوردی دەکەم بە هەموو شێوەکانیەوە تێگەی
چکە ئێمە زۆڵمان زۆر دەیەکرێت ئەو هەمی نەفیسێ پرۆفیسۆرە کاکە پرۆفیسۆرە بەس لە کتێبەکە ئاڵێ یاڵمازگۆنای دەرهێنەرێکی تورکە منام ڕخنەیەم بە مامۆستاکانم بود بە پرۆفیسۆرەکانم. Kürt halkına, Kürt devrimcilerine gerçekten bir güven vermiş olsaydı, bugün Türkiye Kürdistan'ın da özellikle oradan bahsetmek istiyorum. Ayrı دەرکردۆ ئیسا فەیلسوفە بە عەقڵێتی شاهینشاهی و بیرەکاتەکردوایە ئێمە کورد ئاریا مێهرین و نازانم ئاریەکانین ئێمە کورد میلەت نین بۆی حسابی ئەوی بۆ نەکردوین کە یاڵمازگۆنای بەهیندا بووێ. من ئەمەم بە فستیڤاڵی فیلم و ئەم ساڵ وتم بە گەنجەکانم و دەوانەی ئینگلیزی و فەڕەنسی و ئیتالی زانبوو بنووسن لەسەری بنووسن کتابەکەم بۆ ناردن ڕێکخستنەکەم بۆ ناردن بۆ چکە ئێمە زۆڵمان زۆر لەیەکرێ لە هەموو ڕێک. باشە مامۆستا لە یەکێک لە فستیڤاڵی فیلم لە لەندەن بووی بە یەکێک لە هەڵبژاردننی فیلمەکان. هیچ کات بووە پرسیارەکەی من ئەمێ هیچ کات بووە بڕیارێکی ناتەندروست بدەیت لەبەر ئەوەی یەکێک لە ئەکتەرەکان یاخود دەرهێنەرەکە هاوڕێیەکی خۆشەویستی بووبێت. یەینەوە سەر باسی فستیڤاڵی فیلمی کوردی و کێشەکانی فستیڤاڵی فیلمی کوردی من ئەوی ڕاستی بێ یەک ساڵی 2005 بوو یەکێک بووم لەو کەسانەی کە فیلمەکان هەڵبژێت کە لە تەلەڤیزۆن ئیشمە کرد لە شوێنێکی زۆر دوورەوە سەعاتێ دوور تا خۆمە گەیانە باکووری لەندەن و چوومە ئەو شوێنەی کە پێویستە فیلمەکان هەڵبژێرین سێم کرد برادران هەمیان دانیشتون لە برادرانە منانم سێ کەسیان سینەمایان خوێن بوو وەختی خۆی یەکیان گەنجێ بوو بەردەوام سینەمایان خوێن زۆر ڕێزیم دێگرت ئەو لەو بێنەیە شەهید دانیشتن فیلمیان لێ ئەیە بەپەلە فیلمیان لێیە دووسێ دەقەیان لێ ئەوەی خۆمانە ئەوەی خۆمانە ئەم فیلمە سەربەوە ئەو فیلمە چاکە من لێراوتم ڕاوەستم ئاینێکم بەڵێ وتم من هەموو فیلمەکانی ئەمڕۆ ئەبەمەوە ماڵەوە هەتا شەشی بەیانی سەیریان دەکەم هەموو ڕۆژێمە ئیشم هەموو فیلمەکانم ئەبردەوە ماڵەوە تا شەشی بەیانی سەیرمە کرد ڕاپۆرتی خۆم لەسەر نووسی بەڵام بەداخەوە لە ڕاپۆرتی ئەوە کاردووی وە کابرایەک ئەو کاتە بەکالەرۆسمە بوو لە سینەما بەکالەرۆسمە بۆ لە شانۆیە ڕابردوێکمە بۆ هونەرمەندێن ئەمە بە هەند وەرناگیرا بۆ لە بەروی لیژنەکە زۆر ئەمە وای کرد یەک نموناگرم ئەمە وای کرد هەڵەیەکی گەورە بەسەرمانە تێپەڕێ بەسەرمان تێپەڕی فیلمێک ڕۆی دەرچوو فیلمەکە قەرار و بەیانی لێ بدرێ لیژنەی دادوەران کە لیژنەی دادوەران ڕاستی دوو کوردی تیا بوو ئەوانتر ئینگلیز و بیانی بوون نازانم ئەمریکی تیا بوو فەرەنسی نازانم ئەویان نازانم بەس 100% زان ئینگلیزی تیا بوو ئینسانیژی تیا بوو لیژنەکەوتیان ڕاوەسە ئەم فیلمە چۆن لە ئێوە دەرچوو توان بۆ وتی ئەم فیلمە ئاسی تایتڵەکەی کرد لە ئاخرا سوپاسی سەفارەتی تورکیەکە لە نازان وڵاتی کوێ و سوپاسی سەفارەتی تورکیا ئەم فیلمە بە پاری سەفارەتی تورکی کراوە قەینا فیلمێکی کوردیە لیژنەی دادروتی ئێمە ئەم فیلمە ڕەفزەکەی نایانێژ لێ بدرێ باسی چی بووکەم باسی و بۆکەم تۆ ناڵی شەوان بردومەتەوە بردومەتەوە بەسەرمان تێپەڕێ چکە من ینی بەو هەموو دەکاریە لە تایتڵ بۆ تایتڵ سەیرمە کرد 30 فیلم بردەوە کورتە فیلم تا شەشی بەیانی سێرمە کرد شەشی بەیانی نووسم 11 ساڵ چوون بۆ تەلەڤیزۆن لە تەلەڤیزۆن سەعات 7 لێ بۆ ئەڕۆژنەوە بۆ باکووری لەندەن بەو هەموو پاسوقی کاروینە ئەنجا دانیشتم سەری فیلممان کرد دانیشتن لیژنە دانیش ئەوەی ئەمەی خۆمانە ئەمەی خۆمانە ئەمە هەبوو بەڵێ زۆر باشە بوو ئەنجایەکێ لەو تۆ ئەوەت کردووە من نەمکردووە لیژ نەکردێت لێژنە فیلمی لێیاوتم ئەو فیلمە خراپە ئەمەی تایە ئەوەی تایە بە عاشقرا وتیانە باشە بیری لێکەینەوە کە وتیانە بیری لێکەوە سێ فیلمەکە دانرا تێگەی بەڵام فیلم هەبووە مەسەن فیلمی سلێمانی لە سلێمانی فیلم هەبووە بە دوایە گەڕاوم 2 هەفتە وتمە فلان فیلم لەکوێیە بۆ لەبەرەوەی کۆمەڵێک گەنجی بەتوانای تیا بوو کۆمەڵێک گەنجی بەتوانای فیلمێکی زۆرەوە گەڕاوم بەداوتم زانم گەشتە کوێ چیتان دەکرد ئەو فیلمە من نەمدی ڕامسکرام ئەمە ساڵی 2007 لە پێش 2007 من زۆر زویر بوو مەزانی بۆ چونکە کۆمەڵێک گەنجی هونەرمەند با نەبوو لە ناو لەندەنە ناو نەبم سێ گەنجی بەتوانای کورد لەم بەریتانیا فیلمیان کرده بوو هەر سێ فیلمەکەی جوانیشان لێیان بوو ئەوە من عاجزەکەی من چی بوو عاجزەکەی من خۆ فستیڤاڵی فیلمی کوردی ئێمە کاتی خۆی ساڵی 1996 پێمان وتراوە کە وەزیری کەڵچەری بەریتانی هەیە فستیڤاڵێک بۆ کورد بکات بەڵام کە ساڵی 1996 ئەم فستیڤاڵ لە ساڵی 91 دەستی پێکرد بوو کوڕێک کرد بوو ناوی
بازم نای حسێن بوو یان نای حەسەن بوو دوای ئەو کوڕەشیان لابێ کاریان ڕاست بێت دەستیان خۆش بێت فستیڤاڵەکەن بوونی باشە سمعەیەکی بۆ کورد دروست کردەوە بەڵام ئەوە تا فەرق نیایەتەکەشی بچی نیایەتەکەی فستیڤاڵی فیلمی کوردی لەندەن لەژێر دەستی هەموو کوردان بوو ئێستا لەژێر دەستی هەموو کورد دەرچووە ئێستا بەس باکووری باپەڕێەوە کۆمەڵێک گەنجی سلەیمانی بەشداری تیاکە بەڵام باکووری باپەڕێەوە یعنی ئێمە وەک کورد فستیڤاڵەکە ئێستا فستیڤاڵی گروپێک و بە تەنها